نالی گەیشتە کوێ ئێستا ئێوە؟ فەرموو. گەیشتینە گۆڕستانی ڕەحیماوە. ئاوا تۆ گەیشتە گەیشتینە گۆڕستانی ڕەحیماوە تەرمەکە بە مەراسیمێکی تایبەت گەیشتە گۆڕستانی ڕەحیماوە و کەمێکی دیکە هەڵکەوت عەزیز لە زێدی خۆی و لە باوەشی کەرکووک بە خاک دەست پێدرێت. هەزارەها هاوڵاتی لێرەن خۆڕسکانن دەیانەوێت لە مەراسیمی بە خاک سپاردنی تەرمی هەڵکەوت عەزیز بەشدار بن. ئەو ئەمبوڵانسەی کە ئەیبینن تەرمی جوانەمەرگ هەڵکەوت عەزیز تێدایە کە لە مزگەوتی سایت تۆماریەوە لە ڕێوڕسمێکی تایبەتدا گەیەندرایە گۆڕستانی ڕەحیماوە. ئێستاش لێرەوە وا دیارە بەدەست دەیانەوێت تەرمەکە بگێنە دوا مەنزڵگی خۆی، چکە لێرە بە دواوەی تر شوێنی ئۆتۆمبیل نامێنێ، بۆیە وا دەیانەوێت تەرمی جوانەمەرگ ڕۆژنامەنووس و کوردپەروەرەکەی کەرکووک هەڵکەوت عەزیز لە مەراسیمێکی تایبەتدا بە خاک بسپێرن. دیمەنەکانی دیارەکە ئێستا تەرمی هەڵکەوت عەزیز گەیشتە گۆڕستانی کەرکووک و بە خاک دەست پێدرێت. ئەمە گەیشتنی تەرمی هەڵکەوت عەزیز بە گۆڕستانی ڕەحیماوە و بە خاک سپاردنی لێرە بۆ دوایین مەنزڵگەی هەڵکەوت عەزیز کە ئێستا لە گۆڕستانی ڕەحیماوای هەزارەها هاوڵاتی لە مەراسیمی بە خاک سپاردنی تەرمی جوانەمەرگ هەڵکەوت عەزیز بەشدارن. هاوڕێ نزیکەکانی، دۆستەکانی، کەسە نزیکەکانی دیمەنەکانی ساتی گەیشتنی تەرمی هەڵکەوت عەزیزە دوایەوەی لە دوێنەر لە ڕووداوێکی هاتوچۆدا ژیای لەدەستدا و تەرمەکەی شەوی ڕابردوو گەیشتەوە کەرکووک و پاش ڕێکارە ئاینەکان بانەوەی لە مزگەوتی سایت تۆماری ئێستا بە مەراسیمێکی تایبەت تەرمەکەی گەیشتە گۆڕستانی ڕەحیماوە و لەم گۆڕستانە بە ئامادەبوونی ژمارەیەکی هێزگار زۆر لە هاوڵاتی و کەسایەتی و چین و توێژە جیاوازەکان بە خاک دەست پێدرێت. یەک دیمەنێکم بۆ بگوازرەوە. ئەمە ئەو جەماوەرەیە، ئەو هاوڵاتیە خۆڕسکەیە کە هاتوون بۆی بەشداری لە مەراسیمی بە خاک سپاردنی تەرمی هەڵکەوت عەزیز بکەن. پێشتری شتێکە لە ناقسەم کردبوو، ئەمە ئەو خۆشەویستەی هەڵکەوت عەزیز بوو کە وای کردووە هەزارەها کەس بێن لە شارە جیاجیاکانەوە بێن بەشداری لە مەراسیمەکە بکەن. هەوڵاتیان یانی لە هەموو شارەکانی کوردستانەوە بەم هەواڵە غەمبار بوون. ئەوەش
دوایی ماڵی هەڵکەوت عەزیزەکە ئامادەکراوە کەمێکی دیکە لە نێو ئەو گۆڕەدا بە خاک دەست پێدرێت لە گۆڕستانی ڕەحیماوە ماڵێک بۆ هەڵکەوت عەزیز ئامادەکراوە